سلااو هەکار بێگومان ئەو پرسیارە دەگەێنم ئێستا سلااو لە بینرانی کوردستان بشار ئێستا لەگەڵ بەڕێز گوهدار شێخۆ سەرۆکی ئیدارەی سەربەخۆی زاخۆ گفتوگویەک دەکەین لەسەر ئەم کۆنفرانسی ئەمڕۆ ئەنجام درا بەڕێز گوهدار تۆ زۆر بەخێر بیت دەمێت سەرەتا لەوە دەست پێ بکەم ئەو جۆرە هەوڵانە بۆ نمونە ئەم جۆرە کۆنفرانسی ئەمڕۆ کرا تا چەند سوود بە توانەکانی گەنج دەگەێنێت تاوەکو بتوانێت لە کوردستان یاخود بۆ نمونە لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ چۆن بتوانێت توانەکانی خۆیان بەکاربێن بۆ دۆزینەوەی هەلیکار. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە حتما ئێکشۆن بەرنامێت بەڕێز جەنابێت سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانیە ڕێزدار کاک مەسرور بارزانی گرنگیدانە بە توانایەت گەنجێت کوردستانە. حقیقەت ئەگەر بەحسۆ گەنجی بکەم بڕاستی ژات شێم بێژم وەکو حکوومەتە هەرێما کوردستان گرنگی بتوانایەت گەنجا زۆرەدا و ئامادەکردنا وان جۆرە کۆنفرانسا کۆچلای ئۆفیسا دەستپێشخێری و پەیوەندیەکان کو بڕاستیژێک خڕڤەکردنا وان گەنجا ئەو گەنجێت کو خوددان توانانیان بەهرەن هەر مەجالێکێدا هەی خۆیدا ینی مەجالێکە بوو دەرفەتەکە بۆ گەنجێت نەکو توانێت خۆ نیشا بدەێت و ئایندەدا بشێتن خزمەتە وڵاتی خۆ بکەێت و هەروەسا سەروی ئاستیژێک کو ئەو کارێک و ئەو پێڕابدیان ئەو تواناوی هەی کارێکی بخۆ پەیدا بکەێت و شتێکی وڵاتی خۆ زێدە بکەن. زۆر باشە جا لە کوردستان 24 کاکارم لەلایە هەکار وتی ئەو پرسیارەی لێ بکە دەیەوێ بزانێ تۆ وەکو گەنجێکی سەرکەوتوو دەڵێ لە زاخۆ ئیشی زۆر باش کراوە لە ماوەیەکی زۆر کەم لە زاخۆ چۆن توانیتوان ئەو جۆرە کارانە بکرێن چۆن گەنج هاتۆتە پێش چۆن بتوانێت نمونێ لە سەرتاوی کوردستانی جێبەجێ بکەن. سڵاو ڕێزم بۆ کاک هەکار هەیە نزانم هێشتا ئەگەر من بە گەنج بزانم زۆر سپاس دەکەم. ڕاستیشێک ئەو کارێ نوکە سنووری ئیدارە سەربەخۆی زاخۆواتیەکردنێ 195 گەنجێت زاخۆ بخۆ بووینە ئەوانەی کە کار بەدەستێت حکومەتێنە ئەوانەی کارتێت تایبەتن ئەوانەی کە پرۆژە جێبەجێ دەکەن ئەندازیارن هەمی ئەو کارانەیە کول زاخۆ تێدەکردنێ کو ئەوە بخۆ وێ نیشامەدەت کو گەنجێمە خوددان توانایە وەکو هەر گەنجەکێ دیە دنیاە کەمترینە و تشێت وڵاتی خۆ ئاواکەت و تشێت ئەو بێژن دیزاینێک و بوو وی شاری هاتەدان هەمی سەردەستێت وان گەنجێت زاخۆیە بووە مەهەوڵەدای وەکو ئیدارە سەربەخۆی زاخۆ سوودێش توانایەت خۆیت نافخۆی وەربگرن وەکو گەنج هەروەسا زۆر جارە مە کۆنفرانساتێت کرین مە کۆبوونەوەیەت کرین ئەس خۆش وەکو شەخص گەلێک جارە وان گەنجات گەرم ئەبێت و ئیبداعێت کەن ئەبێت و تواناین کو تشتێکی ئیزافە بکەن وڵاتی خۆیان تشتێکی ئیزافە کەن الباجێرە خۆ بویە زۆر مە احتیمامەدایە گەنجە و ئەم شانازیت کەن و گەنجێت زاخۆ ڕاستیژێک شینتە بلێت وانە دیارن ناف کۆمەلگەیەدا و ئاوەدانیا شاری و حتا ئاوەدانیا کوردستانێژێک و ئەم دێ سەروی هەوڵێ بەردەوامن کو ئەڤە ڕێنمایین بەڕێز جەنابێت سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی ڕێزدار کاک مەسرور بارزانی کو ئەم بشێن سوودێش توانایەت گەنجێت خۆ بگرن. نمونەیەکی ئەس بەحس کەمێنێ ئێک شوان گەنجێت کو زاخۆ کو زۆر جار من بەحس کردە زۆر پێمە عەجەبم ژێک و گەنجەکە هێشتا کولیەیە هێشتا زانکو توانەکرێ ماشەڵای لێ بتن ئیبداعاکرێت زۆر مەجاڵادا ینی من وەکو ئیدارە مناینۆیە دەفق و کار پێ بکەیت و توانایەت وێ دیار بن دا تشتێکی وڵاتی خۆ زێدە کرد و دەعمایەژت کەین کوت ئایندەدا وەختی خلاصت بێت بۆ vê kesî an bû vê gencî derfetê ziyadtir peyda bitin bûye ser babetê genca ez gencêt me dilniyakem Cenabê Serokê Hikûmeta Herêma Kurdistanê Rêzdar Kak Mesrûr Barzanî piştevanê wanan e û înşaallah ez geşbînim ayindeyê gencêt me zûr cara kêşe û bûme durist bin zûr cara asteng têne pêşê herêmê belê bila bizanin ku Hikûmeta Herêma Kurdistanê û Cenabê Serokê Hikûmeta Herêma Kurdistanê پشتیوانی ئەوانات کرد بۆ هەندێک و توانات وانە دیار بن هەم بوو کەرتێ تایبەت هەم بۆ کەرتێ گشتی حکومیش. زۆر باشە دەمێت باسی هەستی نیشتیمانی بکەم لە ناو گەنجان بە تایبەتێکە سەری سوۆشەڵ میدیا بکەین فەیسبووکە تیویتەرە تیکتۆکە خەڵکێکی زۆر گلەی ئەوە دەکەن کەەوە گەنجانمان لەوانەیە هەستی نیشتیمانیان زۆر بەهێز نەبی لە چاو ڕابرد و بەڵام ئێستا دەبینم کەوا بۆ نمونە لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ لە هەولێر لە سلێمانی هەندێک گەنج بابەتی زۆر جوان بڵاو دەکەن زۆر بەشتەکان ناوی کوردیان پێوە یان ناوی کوردستانیان پێوەیە کۆمپانیایەکە دروست دەکرێت کارێکە دەکرێت هەژمارێکە دروست دەکەن چۆن بتوانین هەستی نیشتیمانی ناو گەنجان زیاتر بکەین. طبعی ئەگەر بۆ هەر تۆکێکی بێ کۆمەڵگەیە بۆ هەموو گەنجێتمە فەرەل سەروانە ڕابردووێ وڵاتی خۆ بزانن مێژووە کوردی بزانن کاچەوە ئەف کوردستانە چێ بووە
برهمي صدام شهيد أبو أخونا شهيد كردستان أبو قهرمان دوی کردستان سرکرداتی بارزانی نمر کو خبات هاتیه کرنه بو هنده کو افریقا کردستان کا آزاد درست بیتن بو ام دائما از بیجم پیوست سر همو گنجه که کو رابردوی خوشبیر نکد آیا فلاتا چاوا درست بیا جیل بو جیلی کو ام تسلیمی وان گنجا بکن و گنجت ما ولات خواه بکن بو هستین اجتماعی اسنا بینم لوازه پیوست کاری سر بکن و گنجت ما راست دنیا نو که علما نو که بشکتان نو که دنیا هی راست رنگ تأثیر که بس دی سافنجک از گنج ما زور بحماست بینم و زور بأمل بینم از ویری پیام کش بینم لیویدارمش همی گنجت ما کو میجو کردی هست خوی اجتماعی برس کن و دست خو بخنه ناف دست ولات خدا و دست حکومت خدا و کردستان خوبت ام آواکین زور جارا رنگ آستانگ بوم درست بن برای دویت ام تحدی آوان آستانگ آبکین و کردستان خو آواکین بویا از بینم یعنی گنجت ما بین سنور اداره سر بخوی آزاقوجک هستی وانا اجتماعی برزه ویانا وان بو ولات وانا زور برزه بو شار وانا زور برزه و از توانات کم همی گنجت کردستان به شکل اینه یعنی بویا رخصتنا وان جورا کنفرانساتا وان دیتنا الگل گنجا زور مهمه برای جناب سروک حکومت هرم کردستان هم زور جارات بینم دیدارت خدا الگل گنجا بهنده کو پیام بگهینت کو ام بشتوانین و کو حکومت و ام ده همی حولا کردن کو گنجت ما آینده ولات من و ده ولات خو آوکن و از یعنی بیجم کو گشبینم کو هستین اجتماعی دف گنج ما هی هیوادارم برز گهدار شیخو زور سپاس نیمانی کردستان بیسوسار بود هکر پرسیارەکەی تۆم گەیاند و وەڵامێکی زۆر جوانیشی دایتەوە وەسڵاویشی هەبوو بۆت دەگەڕێمەوە لای تۆ. هەلێگەر سپاس ژیر سپاس بووتەوە کای گۆدار گەنجە و گەنجێکی خۆشتویە هەرچەندە پراستە خۆ من نەدیتکە و لێز کار و چاڵێکێتی دشوبینن فعلا نمونەیەکی سەرکەفتێ بهیڤیا ئەف نمونە زێدەتر بن گەلێک سپاس بۆ هەردووکە